بەرەبەیانە و کەشێکی ئەمن سراپای شاریدا پۆشیوە. مام عەلی وەک پیشەی هەمیشەیی بە ئاگایە و شەقامەکان پاک دەکاتەوە. ئەو تەمەنی 71 ساڵە و 16 ساڵە کاری پاکەوانی دەکات. کرێکارە لە کۆمپانیایەکی کەرتی تایبەت و بە هیوای دامەزراندن ڕۆژەکان بەڕێ دەکات. من لە کرێکار بووم مەعاشی ڕسمی نەبوو، بەس هات خەتاخانەکە دامەتامی ئیشمە کرد معاشیان دامی و خەساوەکان پارەیان دامی و ئیشمە کرد. ڕای تووشی نەخۆشی بوو. ئیشنەکەم چۆن نەکێوە دەستمە کرد نادێنێ معاشەکەم بۆتی ئەوە بە چەندی ماگە معاشان داگمێ. خەڵکی مەسەلا من هەوەسی مانگرتن و تاقەتی مانگرتن و ئەمانمە نییە. مان بگومەوە تاقەتی مانگرتن شتم نییە هەرە ڕۆ. مام عەلی دڵسۆزانە کارەکەی دەکات و پیاوێکی ماندووە. گوێ بە پشوەکان نادات و هەندێک کات ئێوارانیش کار دەکات. بەڵام پاش 16 ساڵ لە خزمەتکردن ئەو هێشتا کرێکارە. هیوایەکی بۆ دامەزراندن ماوە. ئەگەر ئەتوانن یارمەتیم بن معاشەکەم بۆ بڕۆ، ئەتوان یارمەتیم بن و معاشەکەم بۆ بڕۆ. ئەگەر نایشتوانەوە هیچ بەڕاستی من ئەمیش کارێکی بۆ بکەم هەرچەند بەنیازم سەردانێکی بکەم بە دڵنیایەوە. بەداخەوە من نەمزانی مام عەلی کە تەمەنی هەڵکشاوە، چونکە بۆ خۆی دامەزراندن بە شێوەی گرێبەست یاخۆ بە هەر شێوە لە جۆرەکان لە چوارشێوەی یاسا و ڕێنمایەکان هەیە. بەس بە دڵنیاوە من سەردانی ئەەکەم دەستخۆشی لێ ئەەکەم دەستی ماندووبوونی ئەکوشم و هیوادارم تەمەن درێژ و تەندروست باش بێت. مام عەلی هەرچەندە تەمەنی ڕوو لە هەڵکشانە، بەڵام بۆ کارەکەی چالاکە و ماندوو نەناسانە شەقامەکان پاک دەکاتەوە. لەگەڵ پیشەکەی ڕاهاتووە و زۆربەی کاتەکان پێش خۆرەڵاتن ئەو خۆڵ و خاشاکەڵ دەگرێتەوە کە لەسەر شەقامەکان کۆبووتەوە. نێوچاوانی مام عەلی ماندوێتی ئەو چەندین ساڵی پێوە دەبینرێت. دەست و پەنجەکانی وردە وردە توانای هەڵگرتنی خۆڵ ڕێژ و خاکە نازەکەشی نەماوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.